سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش لە نەحەی شۆڕشین. طبعا لە هەموو شار و شارۆچکەکانەوە هاوخەمیەکی هێچگار زۆر دروست بووە بۆ کارەساتەکەی قەزای چەمچەماڵ و نەحەی شۆڕش و تەکیە و دەوروبەری لە هەموو شار و شارۆچکەیەکەوە خەڵک هاوکاری کۆمەکانی دەگەێنێ بە لێقۆماوانی لافاوەکە. تامان یەکێک لەو هاوکاریانەی کە بە شێوەیەکی زۆر ڕێکخرا و گەیاندراوە تا چەمچەماڵ بە تایبەتی نەحەی شۆڕش با بڵین ئەو هاوکاریەیە کە بەشێک لە گەنجان و لاوانی سەیسایق سەرپەرشتیان کردووە ئێستا گەیشتووە نزیکەی 25-26 ئۆتۆمبیلی پڕ لە کەلوپەلی ناوماڵ و پێداویستی بۆ ماڵەکان ئێستا گەیەندراوە تا نەحیەی شۆڕش و لە گەڕەکی قادرکەرمیەکان لێرە دابەشەکرێ. طبعاً کەمپینەکە کۆمەڵێک کەس سەرپەرشتیەکە کە ئێستا لێرە بەسەر لێقۆماوانە دابەشەکرێت. من ئەگەر بەشێکیان دەرفەتیان هەبێ تایبەتی سەرپەرشتیارانی کەمپینەکە دەچمەلایەن قسەیان لەگەڵ دەکەم زانین هاوکاریەکان چی و چین و دەدرێت بەشی ئایا بە چۆنچۆنیە بە ناونووسینە یاخودنا. کاگەی وەگەر بیتە ئێرە سوپاس دەکەم بۆی زانیاریمان پێ بدەیت لەسەر کەمپینەکە یەکێک لە سەرپەرشتیارانی کەمپینەکە ئێستا لێرە سڵاو لێ بێ زانیاریم لەسەر کەمپینەکە بیتێ ئەو هاوکاریانە چین چەند ئۆتۆمبیل پڕ لە هاوکاری گەیشتە. پێشەکی بەخێر بێن سپاس بۆ کەناڵی ئەسمانی پێیان کە گرنگیەوە بەم کەمپینەمان. ئێمە کەمپینەکەمان لە شاری سەیسایقەوەیە بۆ شاری چەمچەماڵی خۆشەویست. ئەوە ئێستا ئەیبینن زیان لێکۆتوان و لێقۆماوانی شاری چەمچەماڵ و بە دیاریکراوی لە گەڕێکی شۆڕشین لە ناحەی شۆڕشین. سپاس بۆ خوای گەورە کەمپینەکەمان زۆر بە سەرکەوتوی و بەرفراوانی دەستی پێ کردووە. زیاتر لە 40 بار هەڵگر هاتوونێتە ناو سنووری قەزای چەمچەماڵەوە. وەکە بین ئێستا بەردەوام هەموو جۆرە هاوکاریەکمان لایە لە مەمەیەکی شیری منالێکەوە تا پێداویستی کەسێکی تەمەن بۆ 70 بۆ 80 ساڵ هەر شتێک هەبێ لێرە ئێمە دەستەکەوێت ئاتوانین دابەشیکەین. وەسپاس بەخواوە گوتم زیاتر لە 40 بار هەڵگر زیاتر لە 30 میلیۆن دینارمان لەگەڵ خۆمانە هێناوە لەگەڵ نزیکەی 3000 دلارە. الحەمدولillah هاوکارەکانمان هەتا بڵێ زۆرن بەشی هەموو بەشێکی زۆری شۆڕش توانین پێ تەکمیلە بکەین و سپاسی خەڵکیشەکەین کە خەڵکی چەمچەماڵ بەدەمەوە هاتن. ئاسایش و پۆلیسی مدیر ناحەیەی شۆڕشیش ئەوان شاوکارمان من سپاسیان دەکەین. دەستچاو ناڵەکان چۆنن؟ چاکن شکۆر کاک سەروەرەگە جەنابە بێت ئێرە بزانم وەکو ئەندامی کەمپینەکە پێم بڵێ بۆ هێناوتانەتە نەحەی شۆڕش بنمونە ئێرە تا چەند زەرور بە تا چەند ماڵەکان ئاویان بەناوی خوا دیارە تیمێک لە چالاکۆنانی سەیسایق بەیەکەوە بڕێرمەدا کە کەمپینێک بۆ هاوکاریکردنی لێقۆماوانی سنووری چەمچەماڵ بەگشتی ڕابگەێنین و بەپێی گونجاندنی ئیشەکە بەپێی و ماڵانەی کە ڕێژێکی زۆرن و هاوکاریان نەکراوە بۆیە ئێرەمان هەڵبژات. ئێمە تەنسیقمان هەیە لەگەڵ ناحی شۆڕشاوە خۆمان سەرپەرشتی پرۆسەکەکەین. دیارن ڕێژێکی زۆر لە ئۆتۆمبیل پێویستیمان هێناوە ڕێژێکی زۆر لەخوا بەزیاب پارەمان هێناوە پارەکان بە میکانیزمێکی تر تەوزیعەکەین و لێرەش وەگەی بینن لە ڕێگەی چاودێری مختاری گەڕەکانەوە لە ڕێگە ئەو لیستانەی کە خۆمان دروستمان کردووە هاوکارەکان دەن بۆ کەسانی کە پێویستیانە دیارە ئەوەی کە پێشتر هاوکاری کراوە ئێستا هاوکارەکانی لای ئێمە دووبارە نابێتەوە چکە ئێمە پاکتاوی ناوەکانمان کردووە لەنگ ڕەنگە لە گەڕێکێکە 20 ماڵ زەرمەند هەبوو بێ ئێمە دەماڵی ئەگەر سوودی وەرگرت بێ دەی سوودی وەرنەگرت بێ ئەو دەماڵەمان بان کردووە کە سوودی وەرنەگرتووە بۆ ئەوی هەمان بتوانن لەم پرۆژە خەیریانە سوودمەند بن. سپاسی خەڵکی سی سادقەکەین کە متمانی خۆیان بە ئێمە داوە نەگەر لەم کەمپینە و لەم پرۆژە ئەمە دەیان کەمپین و دەیان پرۆژێ ئەوان متمانی خۆیان بە ئێمە دووبارە ئەکەنەوە و ئێمە ژوعد و بەڵێنی ئەویان پێدەین کارگیز متمانەی خەڵکی شارەکەی خۆمان نادۆڕێنین بە باشترین شێوە بەو جۆرەی کە خەڵک لێ ڕازیە و جۆری خوای پەروەردگار لێ ڕازیە ئەم پرۆژە جوانانە جێبەجێەکەین. سپاس طبعاً خەڵکێکی زۆر هاتووە ئێستا بۆی کە هاوکاریەکە وەربگرێ ئەمانە هەمووی خەڵکی ناحیەی شۆڕشن و لێرن هەموو ئەو هاوکاریانە وەرەگرن دوای ئەوەی کە ناویان دەنووسێ لەلایەن ئەندامانی کەمپینەکەەوە دواتر هاوکاریەکانی پێدەدێت کە ئاتاسڵاو لێبێ زۆر سپاس دەکەم. چۆن نەزانی یەکێک سوودمەند بۆ پێشتر ئێستا جاری تر دووبارە مەسەڵەن کەلوپەری پێ نەدرێتەوە. ئێمە خەڵکی ئێرە نین نازانی نایان ناسین بەڵام لێرە ئێرەتان لەگەڵ خەڵکی ئێرەمان لەگەڵایە تیممان لەگەڵایە جەماعەتی قایمقامێت و جەماعەتی مدیر ناحیە لێرن وەجبەی پۆلیس و وەجبەی ئاسایش لێرن و مختاری گەڕەکەکان لێرن ئەوانە هەموو ماڵەکانیان دەستنیشان کردووە هەمویان دیاری کردووە ناو لیست لەلای ئەوان هەیە ئەوان دێن یەک وەرەقە ئەکەن بۆ ئەو کەسەی کە
احتیاج و پێویستی پێێتی ئەو بۆ وەرەقە دێتە لای ئێمەش هەر شتێکی پێویست بێ بە گوێرەی پێویستی خۆی ماڵەکە شتی پێ ئەدەینتر لە فەرش لە بەتانی لە دۆشک لەو شتانی کە هێناومانە لە خۆراک بۆ جۆرە ئێمە ئەزانین بە پێ وەرەقە پێدەین و پرۆسەکە الحەمدولیلا زۆر باشی ئەچێ بەڕێوە شتەکان ماوادەکان بە گوێرەی پێویست دەدرێ بۆ کەسانێکە زەرورن. زۆر سپاس. طبعا ئێستا وەکو ئاماژەم پێکرد ئەو خەڵکانەی کە پێویستیان بۆ کەلوپەلانە هەیە و ئاو چۆتە نێو ماڵەکانیان و ماڵەکانیان شێواوە هاتون بۆ ئێرە و سوودمەندە بن لەو کەمپینە و ئەو کەلوپەلانەیان پێدەدرێت. وەکو ئاماژەم پێکرد کەمپینەکە خەڵکی باڵێن دۆسۆزی سەی سایق و دەوروبەری کەلوپەلەکانیان کۆ کردوتەوە وەکو سەرپەرشتیارانی کەمپینەکە ئاماژەیان پێکرد نزیکەی چل بار هەڵگری گەورە پڕ لە خواردن و پێداویستی هێنراوە بۆ چەمچەماڵ جگە لەوەش نزیکەی ئەوەی کە باس کرا 20 بۆ 21 ملیۆن دینار بە هەمان شێوە ئامادە کراوە بۆ ئەو ماڵانەی کە لێ قەوماون بە لیژنەیەک کە هەم لە سەیسایق و هەمیش لێرە خەڵکی ئێرە پێکهێنراوە بۆی بزانن چ ماڵێک زۆر زیانی بەرکەوتووە بە شێوەیەکی یەکسان سەرجەم ئەو کەلوپەلانە و ئەو پارانیان بەسەرا دابەشەکرێت.